تایبەت بە دۆخی ڕۆژنامەنووسانی کەرکووک و ڕێگریان لەلایەن هێزانمنی و ئیدارەکانی شارەکەوە لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پەیامێک ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە ڕۆژنامەنووسان دەکات. ئەم حاڵەتە دەتوانین بڵێن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەر بە تەواوی کەناڵەکە کوردەکانی بە یەکجاری گرتووەتەوە بەبێ هیچ ئیستثنایەک هەر هەموو کەناڵەکان ئەوەی کە کەناڵی کوردی ئەو معاناتەی بە ئەشکرا هەیە زۆر بەیان دەست بەسەر کراون بە سەعات بە 2 سەعات تەنانەت بە ڕۆژ. ئێمە لێرە دەمانەوەیەکو سەندیکای ڕۆژنامەنووسان لەقی کەرکووک یەک پەیامێک ڕاستەوخۆ بە حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنین هەر چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لجانی هەیە وفودادی هەیە لەگەڵ بەغدایە بۆ دانوستاندن ئەم جارە ناوچەکانی دەرەوەی هەرێم دابڕاوەکان هەر ناوێکی لێ ئەنێن ئەو ناوچانە بخاتە ناو پاکێجێکەوە کە گفتوگۆیەکی لەگەڵ بەغدایە لەسەر بکات هیچ نەبێ ئەو ئیمتیازاتانەی کە پێشتر هەبوون لە هەموو شارێکی عێراق و هەرێمە ڕۆژنامەنووسان لی کەڵکیان لێی وەرگرتووە وەکو پێدانی زەوی وەکو ئیفاداتی دەرەوەی وڵات وەکو دەوراتی چۆنەڵێ معلوماتی کە لە هەموو ئەمانە ڕۆژنامەنووسانی ئەم ناوچەیە مەحروم کراوە. پارچەی زەوی نەما لەم شارەیە بە محاسەساتی حەزبی و شەخسیدا بەش نەکرێ لە هەموو ئەمانە خۆش بوونە لە هەموو کێشە و گرفت و جەنگەکانە بەشدارن لە شەڕی ئاگر و ئاسنەکەن تەنانەت ئەو مافەیان پێ ببەخشرێ کە بچووکترین مافێکی یاسایی خۆیانە ڕێزیان لێ بگیرێت. ماوەی زیاتر لە 10 ساڵە ڕۆژنامەنووسانی کەرکووک سەدان پێشێلکاریان بەرامبەر کراوە و بەدەیان جار لەلایەن دەستگامی و ئیدارەکانی شارەکەوە سوکایەتیان پێکراوە و زانیاریان پێنەدراوە. لە دوای 16 ئۆکتۆبەریش ئەو سوکایەتی و ڕێگریانە زیاتر بوون و دەیان پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسانی کورد لەلایەن هێزانمنی عێراقەکانەوە تۆمار کراوە. ڕۆژنامەنووسان حکوومەتی هەرێمی کوردستان بە بەرپرسیار دەزانن لەو پێشێلکاریانەی دەکرێتە سەر ڕۆژنامەنووسانی کەرکووک چونکەوەکەوان دەڵێن حکوومەتی هەرێم وەڵامی هیچ داوایەکیان ناداتەوە. داخەوە ینی ئەوەی کە بەرپرسیارە ئەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەرپرسیارە چونکە ئەوەندەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کێشەی نەوت کەرکووکی ویستەوە بۆ هیچ کێشەیە کەرکووکی نەویستوە ینی ئەبینی ڕۆژانە لە دوای 2023 ڕۆژانە ڕۆژنامەنووس ئیهانە ئەکرێ میمۆری لێوەرەگیرێ کامێرەی ئەشکێنرێ ئەگیرێ هیچ کەسێک ینی نایەتە جواب لەسەری چونکە حکوومەتی هەرێمی کوردستان و داکوچیانەی کە لەگەڵ بەغدایە ئەیکات لەسەر نەوتە لەسەر هیچ دۆسیەکی دیکەی کەرکووک نییە. پێم وایە ئەو دۆخەی کە بەسەر ڕۆژنامەنووسانی کەرکووکە هاتووە و ئەو هەنگاوانەی کە ئێستا ئیدارە و هێزانمنیەکان گرتویانە دەبەر بە دژ بە ڕۆژنامەنووسانی کەرکووک بە تەواوی پێچوانی یاسا و دەستوری عێراق و هەرێمی کوردستانیشە بۆ پێیکە لە دەستوری عێراقدا لە مادەی 4 بڕگەی یەک باس لەوە کات کە ڕۆژنامەنووسان مافیەوەیان هەیە کە زانیاری لە دایرەکانی حکوومەت و بە هەمان شێوە لە کەرتی خاصی ژۆر بگرن بەبێ ڕێگریکردن. بەڵام بەداخەوە ئێستا هێزانمنیەکان و ئیداری کەرکووک چەند هەنگاویشان داناوە کە وا دەکات ڕۆژنامەنووسان دەستیان بە زانیاریەکان نەگات و ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری لە کەرکووک بە تەواوی بەرتەسک بکرێتەوە. لە پاش ساڵی 2003 تاکو ئێستا ئەمە چەندین جارە ڕۆژنامەنووسان و لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سەبارەت بە خراپی دۆخی ڕۆژنامەنووسانی کورد و بێبەشبوونیان لە سەرجەم ئەو ئیمتیازانەی بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان هەیە ئەمان لێ بێبەش بوون لە ناوچە جێناکۆکەکان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی پەیامی ڕۆژنامەنووسانی کەرکووک و لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی نەداوەتەوە. چیان ووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.